چین لە لای تۆ لە سۆران نیشتیمانی بەفر بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێز بێ دیارە ئەو شەپۆ لە بەفر و بارانەی کەوا چەند ڕۆژ ڕاوردوو ڕووی لە هەرێمی کوردستان و بە تایبەتی ئیدارەی سۆران کرد سەرما و سۆڵەشی زۆری بە دوای خۆیدا هێناوە ئەمڕۆ بە تایبەتی ئەمڕۆ زۆر ساردا سۆران و حاجی ئۆمەران سارترین ناوچەی هەرێمی کوردستانن ئەوڕۆ بەپێی کەشناسی کە بڵاوی کردوتەوە نزمترین پلەی گەرما 5 پلە لەژێر سفرەوە بۆ کە ئێستا من قسەتان لەگەڵاکەم 2 پلە لەژێر سفرە کەشەکە بەڕاستی زۆر ساردا کەشێکی زۆر سار ڕووی لە ناوچەکە کردووە بەستەڵەکێکی زۆر لە ئیدارەی سۆران هەیە ڕێگاوبانەکان مەترسی زۆریان لەسەرە لە نێو سنتەری سۆرانیش بەستەڵەکێکی زۆر هەیە لە سەرجەم گەڕک و کوچە و کۆڵانەکان وە لە ناوچە شاخاویەکان ڕێگاوبانەکان گرفتی زۆریان هەیە بەپێی ئەو وێنانی کە بۆ ئێمە نێرداون ڕێگاکان بە گشتی مەترسیان لەسەرەوە هاتوچۆ ڕێنمایی داوە کە هاوڵاتیان ئەمڕۆ سەردانی ئەو ناوچانە نەکەن چونکە ڕێگاکان مەترسیان لەسرە پێویستە ئۆتۆمبیلەکان دەبڵ ئەکسل بن تاوەکو دەبڵ ئەکسلیش بووی ناماژەیان بەوە داوە پێویستە زنجیریان پێبێ چکە ئەو بەفربارینەی کە باریوە شەوی ڕابردوو لەسەری بۆتەوە ساماڵ و لە هەموو ناوچەکان شەختەیەکی زۆر دروست بووە ئەمڕۆ کە سارترین ڕۆژە لە ئیدارەی سۆران دەبوایە پشووی فەرمی باە لە قوتابخانەکان بەراورد بە ڕۆژانی ترکە کرانە پشوو هیچ ڕۆژێک لەوانەی کە کرانە پشوو هەندی ئەوڕۆ سارد نەبوو ئەمڕۆ لە ڕۆژانی تر سارتە دەبوایە پەروەردە ئەمڕۆی بۆ قوتابیان بە تایبەتی قوتابیانی سەرەتایی بیکردبایە بە پشوو هەرچەندە کاتژمێرێکیان دەوام دواخست بەڵام کەشەکە زۆر ساردەوە بەسەڵەکێکی زۆر لە کوچە و کۆڵانەکانی ئیدارەی سۆران هەیە کە بۆ قوتابیان ناخۆشە بە تایبەتیوانێک کە پۆلی 1 و 2 سەرەتایین چونیان بۆ قوتابخانە ئەستەمترە لە چاو ئەو قوتابیانەی تر کە تەمەنیان لەوان گەورەترا سەبارەت بە کەمپینی بەخشینیش کە دیارەکە بەخشین کەمپینی ڕاگەیاندەوە بۆ کۆکردنەوەی هاوکاری بۆ کوردانی ڕۆژئاوا داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کاتن کە لە ڕێگەی بەخشینەوە کۆمەک و هاوکاریەکانیان بگەینە دەستگای خێرخوازی بەخشین بۆی هاوکاریەکانیان بە کوردانی ڕۆژئاوا بگەینن کە لە ئێستادا کوردانی ڕۆژئاوا تووشی شەڕ و ماڵوێرانی بوونەوە هاوڵاتیانی ئەوێ پێویستیان لە ئێستادا زۆر بە هاوکاریە من سەبارەت بەم بابەتە لەگەڵ بەڕێز مامۆستا محەممەد قسەیەکە مامۆستاگەر بیتە ئێرە سڵاوتان لێ بێتەوە وەکو دەستگای بەخشین کەمپینەکەتان چۆن ئەگەر بۆ هاوڵاتیان ڕوونی بکەنەوە بسم الله والصلاة والسلام على رسول الله رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي سەرەتا دەستخۆشیم هەیە بۆ دەستگای خێرخوازی بەخشین و بە هەماهەنگی لەگەر کەناڵی ئاسمانی پێیام کە هەستاون بە هەڵمەتی هاوکاریکردن بۆ ڕۆژئاوای کوردستان ئێمەش وەکو نووسینگەی سۆرانی دەستگای بەخشین لە خزمەت ئەم هاوکاری و کۆکردنەوەیدا ئەبین هیوادارین لە مسلمانان بەگشتی و بە تایبەتی کوردستان و دەڤەری سۆران ئەوەی کە لە توانایاندایە بە پێی پێویست بەپیر ئەم هەڵمەتە هاوکاریەوە بێن بۆ ئەوەی بتوانین هاوکاریەکان وەکو لە پێشتریش بۆ شوێنەکانی تر گەیاندراون لێرە لە هەمان ئەو هەڵمەتەش بتوانین هاوکاریەکان بگەینە خەڵکی لێ قەوما و کە بەڕاستی دۆخێکی نەخوازرا و ڕوویدا لە ڕۆژئاوای کوردستان بۆیە یەکان چین داوات چی لە هاوڵاتیانەکەن چ زۆرە هاوکاریەک بێەوە بگەێنن بۆ ئەوی بەدەستی کوردانی ڕۆژئاوای بگەێنن دیارە هاوکاریەکان زۆرا و زۆرن با بڵین هاوکاریەکان پارەیە و خواردنە کەلوپەلە بەڵام تا بکرێت داوان وایە کە پارە و ئاسانترە وەکو با بڵین پارەی ئێمەش بەڕەغبەترە لە پارەی ئەوان بۆیە کەلوپەلەکان لەوێن دەر باشتر و ئاسانتر بەدەستدێن بۆیە داوا لەخوا پێداوانەکەین هاوکاری کەمپینەکەمان بکەن بەخشین بەردەوام هاوکاری هەر پارچەیەکی کوردستان لێ قەوماوێتن وەکو ئەرکێکی ئاینی و نیشتیمانی هاوکاری گەیاندۆتە بە کوردانی ڕۆژئاوا ئەم جارەشەم کەمپینەی ڕاگەیاندووە پێویستە لەسەر هاوڵاتیان لە ڕێگای بەخشینەوە هاوکاریەکانیان بگەێنن بەڵێ ئەگەر تێبینی بکەین لە ڕابردوو کە لە سەرەتای دەستگای بەخشین دروست بووە کە وەکو سەرمەشقێک بووە بۆ هەموو دەستگاکان ترکە بە دوای دەستگای بەخشینەوە هاتینە ئەوە جێگای دەستخۆشیە و چێندەر چ شوێنێک با بڵین
لێ قەوماوی بەسەرداهاتبی یاخود هەژاری بەسەرداهاتبی دەست بەخشین لەوێ بووە و دەستی هاوکاری گاندۆتە هەموو شوێنەکان کە لە ڕابردوو لە ساڵی بابلێ ساڵانی 2019 لە کۆبانێک وەکو ئێستا دۆخێکی نەخوازرا بوو لە شەڕی داعش بەخشین کۆمەک و هاوکاری گاندە کۆبانێ و هەروەها لە کوردستانی باکوور لە کاتی بوومە لەرزە بە هەمان شێوە دەستگای بەخشین هاوکاریەکانی گاندە کوردستانی باکووریش و بگرە بۆ وڵاتانی تریش وەکو با بڵێن وڵاتانی کوردستانی ڕۆژهەڵات بە هەمان شێوە وڵاتانی تریش وەکو ئەفریقا وەکو با بڵێن ئەو ماوە ڕابردەی کە ئەو دۆخە بەسە غەزە داهات بەخشین دەستێکی باڵای هەبووە بۆیە داوا لە مسلمانانەکەین بە تایبەتی لە دەڤەری خۆمان وەکو ئەرکێکی ئینسانی مرۆوی وەکو ئەرکێکی ئاینی وەکو با بڵێن ڕۆژئاوای کوردستان ئەرکێکی تریشمان لەسەرەکە ئەرکی نەتەوایەتیە بۆیە داوان لێکن بە پیر بە هەڵمەتەکەمانەوە بێن و بتوانین ئەمەش کەمێک لە نەهامەتیاریان کەم بکەینەوە. زۆر سپاس ماسا محەممەد زۆر سپاس بۆ زانیاریەکان بەڵێ دیارە دەستگای خێرخوازی بەخشین کەمپینی ڕاگەیاندەوە داوا لە هاوڵاتیانەکات کە هاوکاریەکانیان لە ڕێی دەستگای خێرخوازی بەخشینەوە بە کوردانی ڕۆژئاوا بگەینە کە لە ئێستادا کوردانی ڕۆژئاوا بارودۆخیان بەهۆی ئەو شەڕی کە بەسەریاندا سەپێنراوە لە دۆخێکی خراپدا دەگوزارێن. دەستگای خێرخوازی بەخشین هەروەک لە ڕابردووشدا بەردەوام هاوکاری بۆ هەر چوار پارچەکانی تری کوردستان کۆ کردوتەوە لە هەر کاتێکدا کوردان لە هەر شوێنێک پێویستیان بە هاوکاری بوو بێ لەیان قەوماوێ دەستگای خێرخوازی بەخشین وەک ئەرکێکی ئاینی و نەتەوەی هاوکاریەکانی بە کوردان گەیاندووە هەر لە ڕۆژهەڵات ڕۆژئاوا باکوور و لە نێوخۆی هەرێمی کوردستان هاوکاریەکی زۆری خەڵکی هەژار و کەم دەرامەتی کردووە. هەر پەیوەست بە کوردانی ڕۆژئاوا ئەمڕۆ کاتژمێر 11 لە قەزای ڕەواندوز گربوونەوەیەک هەیە بۆ پشتیوانی و پێشگیری لە کوردانی ڕۆژئاوا بۆی ئەو شەڕ و نەهامەتیە کە لە ئێستادا بەسەریاندا سەپێنراوە داواکەن کە ڕابگیرێ. بەڵێ ئەمە زانیاریەکانی دارەی سۆران بوون. کاگازار لەگەڵەوەی کەوتت لە کوچە کۆڵانەکاندا بەسنێکی زۆر هەیە بەڵام هەستەکەم تەمومژێکی زۆریش بوونی هەبێت لە سۆران. لە نەبوو کاک سۆران گوێت لە منە؟ وەڵای ئەگەر پرسیارەکە دووبارە بکەیەوە ئیسعافێکم بەلا بەرگری شارستانی بەلادا تێپەڕی لەبەر ئەوە لە پرسیارەکەت حاڵی نەبووم. ئازاد ئەڵم لەگەڵ ئەوەی کە بەستن لە کوچە کۆڵانەکاندا بوونی هەیە لەگەڵشیدا بزانم تەمومژێکی زۆریش بوونی هەیە لە پشتەوە وا دەرەکەوێت. بەڵێ بێگومان تەمومژێکی زۆر ڕووی لە سنتەری دارەی سۆران کردووە. سۆران تەمومژی زۆرە بەردەوام کە بەفر و باران ئەبارێتن دوای ئەوە ڕۆژی دواترە بێتە تەمومژ وەک ئەوەی بینن لە وێنەکان تەمومژ گەلێک زۆرە و مەودای بینین زۆر کەم بۆتەوە هەر بۆیە پێویستە شۆفێران وریابن ئەمڕۆ لە کاتی شۆفێریکردندا لایتەکانیان دابجرسێنن لە ئیدارەی سۆران و بە هێواشی بڕۆن لە چاو کاتەکانی تر. نازانم لە لای ئێوەش تەمومژ هەیە ئەو ڕۆیان نا وەکەش لە لای ئێوە چۆنە؟ ئەم ڕۆژەیەکی ینی خۆشی هەبوو خۆر بە دەرەوە و بەیانی کە هاتم بۆ دەوام و هیچ تەمومژێکیش لە لای ئێمە بوونی نییە. دەست خۆش بە کاگازات بۆ زانیاریەکانە سپاس دەکەین بە هیوای تەندروست باشی بۆ هەموو لایەک ئینشاڵڵا لە سۆران لەو کەشە ساردەیە. ئەرە نازانم من بە ئارازم وت بەڕێناسم وت ئاراز توش بە